پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کۆمەڵێک سوودی هەیە لە کۆمەڵێک ڕووی جیاوازەوە. یەکێک لە سوودەکانی سوودی ئابووریە، چونکە ئەزانین بۆ شارێکی وەکو سلێمانی لە ماوەی ئەم دەڕۆژەیە نزیکەی 9 ملیۆن سەردانیکەر سەردانی ئەم پێشانگایەکە. ئەم ژمارە زۆر لە سەردانی کار بڕێکی زۆری لە سلێمانی ئەمێنێتەوە، پێویستی بە هۆتێلە، پێویستی بە خواردنە، پێویستی بە شتە شمەکە کڕێ بازاڕیەکە، بازار لەگەڵ خۆیان ئەجوڕێنێ لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کولتوری و فەرهەنگیەوە. ئەم کتێبانەی کە ئەمساڵ هاتوونێت ئەم پێشانگایە 5 ملیۆن کتێب بە 1 ملیۆن ناونیشان، ئەگەر نیوەشی بەفرۆشترێم کتێبانە بن بە بەشێک لە کولتور و فەرهەنگ و سەقافە و باگراوندی خەڵکی ئەم شارە، کە ئەمە ژمارێک لەم کتێبانە لایەن خانمەکانەوە کڕدرێ، ژمارێکی لایەن خێزانەکانەوە، ژمارێکی لایەن منداڵانەوە و ژمارەیەکی لەلایەن گەنجان و هەنێکی لایەن توێژەران و مامۆستایانی زانکۆوە، کە ئەمە کاریگەریکی زۆر ئەرێنی هەیە لەسەر دروستکردنی باگراوندێکی ڕۆشنبیری و فکری باشی هەمە چەشن بۆ هاوڵاتیەک لە دنیای نوێیە، لە دنیای مۆدێرنا. پێویستە ئاگایی هەبێ لەوەی لە دەوروبەری چی ئەگوزەرێ، سەرچاوەنوێکان چین، کتێبە تازەکان چین، ڕاو دید و سەرنجی نووسەرانی خەڵکی تر چۆن چۆنیە لەبارەی پرسەکانەوە. ئەمانە هەمووی ئەو گرنگیانن کاکرێت پێشانگای کتێب هەیبێ. لەگەڵەوە تەمان سوودی گەشتیاریشی هەیە. ئێمە ئازانین بۆچی؟ چونکە شاری سلێمانی خۆی شارێکی گەشتیاریە و ئەم هەموو سەردانی کارە دێت شوێنەکانی سلێمانی ئەناسێ، ناوچە گەشتیارەکان تەناسێ، ڕێستۆرانتەکان تەناسێ، بازار و مۆڵ و مارکێتەکان تەناسێ. ئەوەی چێکە لە سوودە درێژمەوداکانی پێشانگاکە. کەواتە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا لە شارەکانی تریشەوە سەردانی پێشانگاکە ئەکەن. بە دڵنیایەوە بە ماوەی ڕۆژی داهاتوو ئەم 500,000 کەسە خۆ هەمووش خەڵکی شاری سلێمانی نییە، بەشێکی ناوخۆی شاری سلێمانیە، بەشێکی ناوخۆی هەرێمی کوردستانە، بەشێکی زۆریشی لە شار و شارۆچکەکانی ناوەڕاست و خاوەن عێراق. بەڵێ چەند ناوەندی چاپەمەنی لەم پێشانگایە بەشدار بوون و بابەتەکانیان زیاتر چ بابەتێکە، چ بابەتێک زیاتر فرۆشی هەیە، یعنی کڕیاری هەیە لەلایەن هاوڵاتیانەوە. پێشانگای کتێب بێت تایبەتمەندێتیەکی هەبێ، وەڵامی خاصی هەموو کەسی بداتەوە. ئێمە بۆیە کارمان لەسەر ئەو کردو ئەو هەموو ژمارەیە بێنین، 200 دار نەشر بێنین لە 20 وڵاتەوە، وڵاتی ئەوروپی و عەربی و ئەفریقی و دراوسێ و ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق، بۆ ئەوەی بە کوردەواری ئەڵێ کەس پەکی نەکەوێ، خانمێک، مناڵێک، گەنجێک، متەدەینێک، لیبراڵێک، هەر کەسێک دێت کتێبی دڵخوازی خۆی دەستکەوێ، چونکە کتێبخانە پێشانگا ئەبێ خواستی بازار، خواستی ڕایگشتی، خواستی هەموو خەڵکی بەیەکە وەڵام بداتەوە. ساڵانەکان پێشانگایانە ئەکەنەوانێ زۆرترین فرۆش لە چ بابەتێکە ئەبێت؟ ساڵانە ئێمە نزیکەی 10 چالاکی هەیە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی، 5 ڕاستەوخۆ خۆمانەیکەینەوە کە بریتێ لە پێشانگای کتێب و پێشانگای کشت و کاڵ و پێشانگای پزیشکی و ڤیستیڤاڵەکانی بەهار و پاییز و لەگەڵ کۆمەڵێک چالاکی تر و دیداری ئابووری و بازرگانی. ئەو کتێبانەی ئەفرۆشرێن ئێمە هەر لە بنەڕەتەوە لە ساڵی یەکەمەوە تا ئێستا دوور و نزیک باسمان لەوە نەکردو چ کتێبێک پڕفرۆشترینە، چونکە هەندێک کتێب هەیە ئەگەر 50 نسخەی لێ بفرۆشرێت لە شاری سلێمانیا بەهایەکی زۆر گەورە هەیە. هەندێک کتێبی فکری، هەندێک کتێبی مێژووی، هەندێک کتێبی توراسی، هەندێک کتێب هەن بەهاکەیان لە ژمارەیانانیە، بەهاکەیان لە جۆرەکەیانایە. لەبەرەوەی بە فەرمی ئامارێکی ئەوەمان بڵاو نەکردێتەوە بڵین فڵان کتێب پڕفرۆشترینە، بەڵکو ئەوە خەڵکی خۆی حەزی لە هەر جۆرە کتێبێکە دێت دەستی ئەکەوێ. مامۆستایان سۆشیال میدیا ئەمێرە زیرەکەکان تا چۆنە کاریگەری هەیە لەسەر خوێندنەوە؟ ئەگەر جەنابەت تەماشایەکی کەشوهەوای پێشانگاکە بکەی، بە تایبەتی کە ئەمڕۆ هیچ ڕۆژی یەکەمە، بەڵام ڕۆژە ئاساییەکانی تر ئەو هەموو مناڵ و گەنجە ئەبینی دێن کتێبەکڕن، ئەو هەموو خێزانە ئەبینی کتێبەکڕن، ئەو ڕاستیت بۆ ڕوون ئەبێتەوە کە ئەو تۆمەتەی ئێمەمانان و ئەوانەی تەمەنیان مامناوەندە و گەورە ساڵن بە مناڵ و گەنجی ئێمە ئەڵێن ناخوێنێتەوە، هەر خەریکی مۆبایلە، هەر خەریکی تابلێتەکەیەتی، هەر خەریکی شاشەیە. ئەوە تقریبا نەتوانم ئێستاکە من ناوی بنەم تۆمەت، چونکە گەنجەکانمان، لاوەکانمان، مناڵەکانمان بەشێکی زۆری کڕیارانی کتێبی پێشانگا پێکەهێنن. لە کاتێکا مناڵ ئەو ڕۆژانەی ئەو پارەکەمی ئەیدرێتێ زۆر حەزەکە احتیفازی پێ بکە، یا بیدا بە شۆکۆلاتێ، بە شیرینیەک، بە ساندویچێک، بە شتێک، بەڵام ئەو ئەی پارێزێ و دێت لەگەڵ دایک و باوکە کتێب هەڵەگرێ. ئەمە ئاماژەیەکی زۆر دڵخۆشکەرە.
سڵاتان لەبێ ئێوە بە عایلەیە هاتون بۆ ئەم پێشانگایە تا چەنددا ئەم پێشانگایە بە گرنگ دائەنێن وڵای خۆی ئێمە بە خێزان خوێنەرین هەمومان ئێتر هەریەکە و بە گوێرەی مستەوا و ئاستی خۆمان ئیتر بە دوای سەرچاوەکاندا دەگەڕێن و بەردەوامیش ئیتر بە دوای سەرچاوی نوێدا دەگەڕێن ئەو پێشەنگایش دەرفەتێکی باشە هەم داشکانی بۆ کراوە هەم زۆرترین سەرچاوی تیاکۆ سەرچاوی کۆنی نوێی لێە و زۆرترین دەستگاش بەشداری تێدا کردیا گرنجەکەشی لەو کاتەیە کاتی کردنەوەی پێشەنگاکە لە کاتی دەستپێکردنی پرۆسی خوێندنە لە ناوەندەکانی ینی خوێندنی باڵا هەروە سەرەتای زستانیشە زستان خۆی شەوانی زستان کاتی خوێندنەوەیە تر پێم وایە هەم کاتەکەی باشەوە هەم لە ڕووی ینی چەنداتی چۆناتیەوە پێشەنگاکەم باشی دەزانم ئەم پێشانگانە کە ئەکرێتەوە کە تۆ بە دوای کتێبەکە ئەگەڕی لەم پێشانگانە ئەتوانی بەدەستی بێنی وڵای خۆی ئێستا بەدەستهێنانی کتێب ئاسانتر بووە چونکە ببوورە ئەو سەرچاوی کە تۆ بە دوایدا دەگەڕێت دەتوانین لە سۆشیال میدیا سێرجی بۆ بکەی هەمووشیان پەیزیان هەیە و عەرزی ینی عەرزی پەیجەکانی خۆیان عەرزی سەرچاوەکان و کتێبەکان دەکەن تۆ سامەکاتین لێرە بە دوای دوو ژمارەدا دوو دەستگاداگەڕێن یەکسە بینیمانەوە ینی ئاسانە چکە پێشە تۆ سەرچاوەکە دۆزیتەوە دەزانی لە کام دەستگا هەیە و لە کام چاپەمەنی هەیە لێرە تەنها ئەوەندە زەحمەتە تا شوێنەکە دەدۆزیەوە و ئیتر ئەوەی بتوێت دەست دەکەوێت سپاس بۆ چاپێکەوتناتەوە من زۆر ئیسیفادەی لێ یەکەم لەبەرەوەی من یەک خوێنەرم دووش خوێنکاری زانکۆم لە ئێستاە زۆر گرنگە کتێبێنی خاصم بۆ هەموو چینەکان ینی گرنگە بەپێی ئاستی خوێنەری خۆیان ینی حەزیان لە کتێبی ڕۆمان حەزیان لە کتێبی چیرۆکە حەزیان لە کتێبەکانی سەرچاوی ئاینیە خۆت منهەجی خوێندنە من ئێستا خەریکی توێژینەوەم زۆر ئەو کتابانە گرنگە بۆلام کە دەستم ئەکەوێت لێرەیە لە زۆربەی کتێبخانەکانی ناوبازاڕیش گەڕاوم بەجوانە بەڵام زیاتر لێرە دەستمەکەوێت و هەروها کتێبیش ڕوحی ئینسانە چۆن ئێستا خۆراک زۆر گرنگە بۆ مرۆڤ بۆ گەدا کتێبیش زۆر وەکو خۆراک گرنگە بۆ مێشک ئەنی ئەتوانین بڵێن کتێب خۆراکە بۆ مێشک و منیش ئیسیفادەم لێ کردووە و هەروەها کتێبیش بە گرنگ ئەزانم لە هەموو شتێ لەشیان یعنی ئینسان بە کتێب بتوانێت پێشکەوە بە کتێب بتوانێت قسەشکە یعنی قسەکردنی ئینسان دەربڕینی ئینسان کتێب سەرچاوەکەیەتی زۆر باشە ئەبینم کتێب بەدەستەوەیە ئەم کتێبانە لێرە کڕیتە بەڵێ مە کتێبی جوگرافیایە کە سەرچاوی گرنگن بۆ منهەجی ئەم ساڵمانە بێتە منهەجیشی لێ بەڕاستیێنە ئیسیفادەیان لێ یەکەم و کە سەرچاوی جوگرافیان ئەی ئێوە مناڵەکانیشتان هێناوە کتێب بۆ مناڵەکانتان لێرە دەستەکە زیاتر چیرۆکیان حەز لێ نەزانم تۆ حەز لە چ کتێب BTS حەزی لە کتێب خوێندنەوەی بەڵێ حەزی لە چ کتێبێکە بخوێنیتەوە نازانم سێرجی بۆ دەکات جارێ کتێبخانەیان هەیە تەمان مناڵەکانیش بەلای منۆ زۆر گرنگەکە هیچ نەبێ ساڵێک پێشانگای بۆ کتێب بکرێتەوە بەرەی وا لە خوێنەرانەکە کە زیاتر بچوومە پێشانگاکە تاوەکو کتێبی زیاتر بێنن جا بێجگە لە زمانی خۆشمان زمانی کەش بخوێنەوە وەک ئێزانی ئێستا لە سەردەمی سۆشیال میدیا و ئەمێرە زیرەکەکانن تا چەندە کاریگەری هەیە لەسەر خوێندنەوە ڕاستێکی واستەکەم سۆشیال میدیاوەمە لێ ئەکات کە کەمتر بخوێنینەوە لەبەرەوەی زیاتر بە مۆبایلەکەمانەوە متابعەکەین زیاتر لەسەر مۆبایلین بەڵام ماستێک ئەم پێشانگە بڵین دەرفەتێک زۆر باش تاکو وای لە خەڵکی بکات کە بچنە دەرەوە سێری کتێب بکەن بزانە حەزیان لە چیان ئەو کتێبەی کە دڵخوازی تۆیە لەم پێشانگایە دەستەکە بەڵێ زۆربەی کتێبەکان کە حەزم لێیانە زۆربەی لێرە دەستەکەوێن بە تایبەتی کتێبە عەرەبیەکان زۆر خۆشحاڵم کە ئەتوانم
لێرە ئەو کتێبام دەست بکەم. سڵاوت لێ بە مامۆستایگیان تا چەندە کردنەوەی ئەم پێشانگایانە بە گرنگ ئەزانیت. وڵا تەمە شتێکی گرنگە لەبەرەوەی تەبەن ئێمە هەلا گەبۆرمە هەگە لە سلێمانە بین تەنا کتێبفرۆشەکانی سلێمانیە بینیم بەڵام لێرە مەسەن کتێبی ئێرانی کتێبی تورکی کتێبی میسری کتێبی لوبنانی ئەنواع جۆری کتێب دێ واتە چەندان جۆری معریفەت دەکەوێتە وڵاتەکە لەبەرەوەی پیشانگا شتێکی زۆر گرنگە لە هەموو وڵاتێکە بۆی زۆرترین کتێب بێ مەسەسان من ئەگەر لە سلێمانیم تەنا ئەو چەند معریفەیەکی خەڵقانی ئێرە بەڵام کە کتێبی تر بێت تۆ معریفی هەموو عالەم وەرەگری. جەناب وەکو خاوەنی ئەم ناوەندا چ جۆرە کتێبێ لای تۆ دەستەوە بکەوێت؟ وڵام من تەمەەن کتێبی دینی نەحو و سەرف و مەسە کتێبی فەقەیەتی نەحو و سەرف و علمی و منتیق و بەلاغە و علمی کەلام و ئەنجا کتێبی علمی نەفس دیوانی شاعیرەکان کتێبی مێژووی ئێمە هەموو کتێبەکە فرۆشی هەموو کتێبێکمان هەیە. تا چەندە داشکاندنتان کردو بۆ کتێبەکانەوە ئەوانەی سەردانی ئێوەکان لە چ ئاستێکان چ چینێکی کۆمەڵگەن؟ زیاتر چینی متەوەسیتنانی مامۆسایەکی جامیعایە مەسەلەن نووسەرەکان زۆر کەم کتێبەکڕن بە تایبەتی مامۆسای جامی ئەوانە زۆر کەم کتێبەکڕن زیاتر فەقێ و مەلا و ئەو جانێت لە سەتا نەوەتی خوێنەرەکانی لە سا 95 خوێنەرەکانیش خەڵکی ئیسلامی بەڕاستی ینی خەڵکی عیلمانی زۆر کتێب کەمەکرە نازانم. ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژ پێشانگاکە تا چەندە فرۆشتان هەبووە؟ وەڵی باشە تقریبان وەکو ساڵان نابێ بەڵام خراپ نییە. ئێمە من بەلامەوە گرنگ نییە زە بەفرۆشم هەر گرنگەوەیە بێمەنە ئەم مەعرەزە و شتی تازە بدینم. ئێمە هەموو ساڵیین بۆ ئەم پێشانگایە لەبەر ئەوە زۆر گرنگە تۆ لە ڕۆژەکە لەبری ئەوی بۆ 3-4 کتێبخانە بڕێ بۆ کتێبێک کە دەستکەوێ لێرە یەت هەموو کتێبەکانە دەستەکەوێ هەموو کتێبخانەکانە لەبەر دەستایە. تۆ قوتابیت؟ بەڵێ وەکو قوتابیەک تا چەندە سوودی لێبینی و کتێبانی کە تۆ ئەتەوێ بۆ توێژینەوە بۆ بابەتەکانە تا چەندە لەم پێشانگایە دەستەکەوێت؟ بەڕاستی لە ماوەی ئەم چەند ساڵەیە کتێب زۆر بووە و زۆر سوود لەم کتێبانە ئەبینین بۆ زانکۆ بۆ وانەکان بۆ توێژینەوەکانمان توانین سوودێکی زۆر وەرگین لەم کتێبانە. ئامێرە زیرەکەکان و سۆشال میدیا کاریگەری هەبووە لەسەر خوێندنەوەیە تۆ چێژبینین لە خوێندنەوە بە کتێبە بینی یا بە مۆبایلەکەت؟ بەڕاستی ئێستا هەردووکی ئەتوانی هەم کتێبەکە هەم بە ئۆنلاین بەڵام هەندێک کتێبخانەکانە سەوایان کردو کورتێکی کتێبەکە دانێن بۆیە سەرنجە ڕاکێشن بۆ بکەی کتێبەکە بکڕیت لەبەرەوە بەڕاستی کاریگەری زۆرە. خۆش بێت. تۆ تا چەند کردنەوەی پێشانگایانە بە گرنگدا ئەزانی؟ وەڵای من زۆر بە گرنگیدا ئەنم چونکە لێرە هەموو کتێبخانەکان ئەبینیت و هەموو لوغەیەکی تایە کوردی بە ئینگلیزی بە عەرەبی بە ینی خەڵکی نەتەوەی کەشم تیا بینیوە خۆشە ینی هەستەکەی کتێب خەڵک کۆکاتەوە. سودێکی زۆری هەیە چونکە ئێرە زۆربەی کتێبخانەکان کۆبوونەتەوە کتێبە فرۆشین یعنی ئەگەر کەسێک بێت کۆمەڵە کتێبێکی بێکسەر توانە هەمووی بێکەوە کۆبکاتەوە و بیبات. وەکو کەسێک لێرە کە کتێبە فرۆشی ئەو کتێبانەی کە هاوڵاتیان داوایەکەن لای ئێوە دەستەکەوێت؟ زۆری کتێبەکان لای ئێمە بەردەستن یعنی هەر بەدەگمەن هەیە کتێبمان لا بەردەستنە بە ئێمە. جیاوازی ئەم پێشانگایانە چییە لەگەڵ ناوبازاڕان؟ وەکو پێم وتی هەموو کتێبەکان کۆبوونەتەوە هیچ جۆرە داشکاندنێکتان کردو بۆ کتێبەکان بۆی هاوڵاتی زیاتر؟ بێگومان داشکانی لە سایە 20-30 بۆ کتێبەکانمان بۆ زۆربەی کتێبەکانمان کراوە. ئەوانی سەردانی ئێوەکەن کێن زیاتر؟ زۆری قوتابی سەردانی ئێمەکات بەپێی جۆری کتێبەکان کەسەکانی شەگۆڕێت بەڵام بەشەیەکی گشتی قوتابی سەردانی کتێبخانی ڕۆمان بوکستۆرەکە. ئامێرە زیرەکان و سۆشیال میدیا کاریگەری هەبووە لەسەر خوێندنەوەی کتێب؟ ئێمە خۆمان لە ڕێگەی سۆشیال میدیا زۆر ینی خەڵکمان ڕاکێشاوە بۆ کتێبخانەکەمان خەڵکمان ئاشنا کردو بە کتێب سودێکی زۆری هەیە.